ساڵتان لە بێم کاتتان باش هیوادارم هەموو باش بن تەندروست باش بن لە ئێوارێکی دیکەی ئێوارانی سلێمانی هاتمەوە خزمەتەوە. هیوادارم لەم پرۆگرامە بتوانین باسی بابەتێک پێشکەش بکەین کە هەم سوودی هەبێ و هەم بەرچاوڕوونیەکی باش وەربگرن لەسەر بابەتی ئەمڕۆمان. لە ژیاندا هەمومان گرنگی بە یادگاریەکانمان دەدەین، هەمومان لەلامان گرنگەکە تەواوی چرکە ساتەکانمان تۆمار بکەین و بۆ خۆشەویستانمان، بۆ ئەزیزان، بۆ مناڵەکانمان، بۆ دایک و باوکمان حەز دەکەین کە لە هەموو تەمەنیان هەمیشە لە لامان بمێننەوە. بۆیە بە دڵنیایی و لەگەڵ سەردەمیشدا تۆمارکردنی وێنەکان و فۆتۆگرافەری و چرکاندنی ئەو ساتانەی کە هەمانە سات بە سات هەر خۆی بۆ خۆی پێشکەوتنی زیاتر بەدەستدێنێ و پێشکەوتنی پێوە دیارە. و هەموومانە چەندە تەنها بۆ کاتی خۆی کات بەسەربردنێ یاخود لە چوارچەوەیەکی خۆشیدا بێ دواتر زۆر وێنە هەیە لە ژیانی هەرێکێکماندا بۆتە یادگاریکی زۆر گەورە و بۆتە چرکێکی زۆر بە نرخ کە نەمانتوانێت بە هیچ جۆرە بیگەڕێنینەوە. هەر لە تەواوی چرکە ساتەکانی گەورەبوونی منداڵەکەتەوە لەو ڕۆژەی لەدایکە بێ هەتا ئەو کاتێک کە تۆ وەکو دایک و باوک چاود لی تێرە بێ و کە ئەوە ڕوونادات بۆ هەموو هەیەک و باوکەکان، یاخود هەر لەو ساتانێک کە دایک و باوک و گەورەکانی ناو خێزان هەموو ساتە خۆشەکانیان پێکەنینەکانیان دەچرکێندرێن و دواتر بەداخەوە لە دوای ڕۆشتنیان دەبینین کە هەر هەمان چرکە ساتە لە ڕێگەی فۆتۆیەکەوە بۆمان ماوەتەوە و هەڵی دەگرین. بۆیە زۆر گرنگە لە ژیانماندا هەمومان هەم زانیاریمان هەبێت لەسەری هەم تایبەتمەندیانەش کە تایبەتە بە چرکاندنی وێنەکان هەرێکە و شتێکی لێ بزانین. بۆ بەسە لەگەڵ فۆتۆگرافەری زۆر بەڕست کاک بەختیار کە لە ستۆدیۆی ئێوارە سێمانی لە لامان میوانە جەنابیان ئەرکیان کێشا و لە دوورەوە هاتوون بەلامان زۆر بەخێر بێن. زۆر خۆشحاڵم کە لەگەڵ ئێوە بین. سپاس بۆ ئێوە. پێم خۆشە بێت کە لەگەڵ ئێوە بتوانین هەندێک پرسیار و هەندێک تەکنیک و میکانیزمیش فێر بین کە چۆن بتوانین لە ژیانی ئاسایی خۆماندا لە ئێستا تایبەتتر کە مۆبایلەکان پێم وابێت زۆر کاری وێنەگرتنیان ئاسان کرد، بەڵام هێشتا نەیانتوانی جێگەی ئەوە بگرنەوە کە وێنەی تایبەتی و فۆتۆگرافەری و لە ڕێگەی کامێرە و زووم کامێرە گەورەکانەوە جێگەی ئەویان نەگرتووە بە دڵنیاییەوە. بۆیە بۆ زۆربەی بۆنە و ساتەکانمان هەر پێویستمان بۆ دەبێتەوە کەسانی تایبەت بێن ئەو ساتانەمان بۆ تۆمارکەن. جەنابتان وەکو فۆتۆگرافەرێک کاری فۆتۆگرافەری چۆن پێناز دەکەن و لە چ ئاستێکدا دەیبینن بۆ ئێستا؟ پێشێکی زۆر سپاس بۆم دەرفەتە، خۆشحاڵم. ڕاستی فۆتۆگرافی هونەرە، ینی هەر چۆن مەسەلەن گۆرانی وتن هونەرە بەهرەی ئەوانە وەکو دەنگ و وەکو ئەدا ئەم شتانە، بەڕاستی فۆتۆگرافی بگرە ئاڵۆستر وەکو هونەر، چونکە خۆی لە دەنگەژێ و مەسەلەن گۆرانیەکان نەبینیوەتەوە تێکستێکانەی بەڵکو و فراوانتر ئاڵۆسترە. بۆیە بێ هونەرێکی باشی فۆتۆگرافی دەبێت لە هەموو ڕێک و هەم لە ڕووی سەلیقە و هەم لە ڕووی بەکارهێنانی کامێرە و شارەزایی کامێرە و کۆمەڵێشتی تر و ئاڵۆستر. ینی بەڕاستی کە تۆ فۆتۆگرافەر بوویت هەر ئەوە نیە بەس بیچرکێنی وێنەیە بگریت و تاڵ، بەڵکو هونەرێکی باشی ئەوێت ئەو هونەرە کە مەسەلەن وا ئەکات لەوەی کە من فۆتۆیەکی تۆ ئەگرم بە شێوازێکی هونەریان ئەگرم، ینی من نامێت تۆ لەسەر ئەو کورسی یەک فۆتۆ بگرم و تاڵ، ئەتوانم بە هونەری ئەو فۆتۆ بگرم واو لێ بکەم مەسەلەن دانیشتنی تۆ لەسەر ئەو کورسی زیاتر بێت لەوەی کە لە فۆتۆکای بینیتەوە. بەڕاستی فۆتۆگرافی ئیشێکی هونەریە و پێویستە شارەزایی و ئەکادیمیان و مەسەلەن بە شێوازێکی زۆر باش و تۆکم و بتوانانی کارە بکەیت. بەڵێ بە دڵنیاییەوە وکوتمان زیاتر بۆ نەتایبەتەکان. کاک بەختیار لە ئێستادا زیاترینی بۆ چ بۆنەیەک فۆتۆگرافەر تایبەت بانگ دەکرێت و داوای ئەوەی لێ دەکرێت کۆمەڵێک فۆتۆ بگیرێت، یان ئەو جۆری ئەو بۆنانە چین کە خەڵکی پشت بە مۆبایلەکەی خۆی نابەستێ و زیاتر داوای فۆتۆگرافەرەکانەکە؟ بەڵێ تەبان بۆنی تایبەتە، ینی ئەو بۆنە شتێکی گەورەیە لە بڵێن بۆنێکی گەورەترە جۆرێکن بۆنەکان جۆری بۆنە مەبەستمە، ینی تۆ ڕۆژانە بەیانی تا ئێوارە یا تا هەموو کاتەکانی ژیانت بۆنەیە بۆ تۆ بڵێن لە ڕۆژانە، بەڵام کە بۆنەیەک تایبەتتر بوو لە ژیانی ڕۆژانێتە وەکو زەواج و وەکو عید زەواج و لەدایک بوون و کۆمەڵێ شتی تایبەت یا مەسەلەن بۆنی تر زۆر هەیە، ئەمانە کە تایبەتن لای تۆ ئەو کاتە مەسەلەن بە مۆبایلەکەت ینی هەستەکەی ئەم بۆنە لە ئاستی مۆبایلەکەت گەورەترە، پێویستەکە هەم کەسێکی شارەزابێنی هەم
ئەجیزێکی شارەزاتر بینی بۆ ئەوی بۆنەکەی تۆ لە ئاستی ئەو گەورەیە بێ ینی بەو شێوازەیە ڕوویاوە تاکوی ئێستا بۆنەیەک خۆت لە لات جێ سەر سوڕمان بۆ بانکرا بێتی بۆ وێنەگرتنێک بۆ شتێک نامۆ بوو بێت شتێکی عادەتی نەبوو بێ وەکووانی کە باست کرد لە ئاهەنگی هاوسەرگیری و یادکردنەوەی هاوسەرگیری و لە دایک بوونەوەوانە ڕوویاوە بۆ شتێک بانکراوی لە لات نامۆ بوو بێ وەڵایی وەکو ئەوە بڵین عادەتە نازان بڵێ شتێکی وانێ بەس ئەتوانم بڵێم بۆنەکان بۆنەیەکی ینی زۆر جیاواز و دەگمەن بێ شتێکی وام لە خاڵ نایانی بڵێ بەڵام بۆنەی گەورە هەبووە مەسەلەن من چوون بۆ حەفلەیەک ینی لە حەفلەیەک زیاتر بۆ بۆنە هەستم کردووە ئەو بۆنە زۆر زۆر لە چاو بۆنەکان و حەفلەکانی ترا گەورەتر بووە شتی وا هەبووە یان لە دایکبوونێک چووم مەسەلەن پێویستی کردووە لە سنوورێکی تایبەتە لە دایکبوونی ئەو مناڵ بکرێ بەڵام سیرەکەم لەوەچێ لە سنووری حەفلێکی گەورە لە دایکبوونێ کرابێ هەنی ئەو شتانم ئەوە تەبیعی هەیە بەڵێ دەسەکان خۆش بێکا بەختیار حەزەکەم زانین هەر کەسێک بە دڵنیایی و بابەتی فۆتۆگرافەری دەکرێت بڵین لە خولیایەک و دەست پێ دەکات و هەندێک کەس هەیە دەوێت زیاتر پەری پێ بدات کێنەوە کەسانی کە ئەتوانن بچنە ئەو بوارەوە ینی ئەو پێویستیانە چین لە کەسێکدا هەبێ بۆی ببێتە فۆتۆگرافەرێکی سەرکەوتو بەڵێ وەکو پێشتر ئاماژەم پێگر هۆنەرە فۆتۆگرافی بەڕاستی تۆ ئەگەر ژیانت عەقڵ و هۆش و هەموو ینی هەموو شتێکی ژیانی تۆ ڕەبتی نەبێ بە یەک کارەوە سەرکەوتو نابی بەڕاستی چونکە تۆ ئەگەر مەسەلەن لە ژیان تا چەندین کار دەستی بۆ بەری بە تایبەت لە ڕووی بزنسەوە لەوە چێ نەجاحەت نێنی بەڕاستیەوە گومانیتیانە ئیشی فۆتۆگرافی ئەگەر کەوتمان هۆنەرە تۆ ئەبێ شتەکەت زۆر زۆر تایبەت بێ شتێکی زۆر زۆر جیاواز بێ بۆیە پێویستە مەسەلەن کە تۆ ئەو ئیشت هەڵگر عەقڵ و هۆش و فکر و هەموو شتێکت لەسەر ئەو بوارە بێ بۆیە ئەگەر تۆ لە ڕووی هوەنەریەوە لە ڕووی شارەزایەوە لە ڕووی ئەجیزەوە لە ڕووی کۆمەڵی شتی تایبەتەوە هوەنەریەکە زیاترە بێ و کەسە لە چ ڕوانگەیەک و تایبەت بۆ فۆتۆگرافەری ئەبێ و کەسە چ تایبەتمەندێکی هەبێت لە ڕووی بینینەوە بۆ شتەکانی کە جیاواز ببینێ یاخود دۆزینەوەی لۆکەیشنەوە ئەوانە بێ ئەو شارزایانە چی بن بۆ فۆتۆگرافەر بەڵێ شارەزایی زۆر زۆر مهمە و زانیاری و بەکارهێنانی شوێنەکان مەسەرەن زاویە و شارەزایی لە ڕووی فۆتۆگرافیەکەەوە بڵێن کۆمەڵی شتی زۆر هەیە لەنایە ئێستا مەسەلەن لەم شوێنە لەم ستۆدیا ڕسمێ بگری فۆتۆگرافەرێک بە شێوازی ڕسمێکەگرێ کەسێکیش کە هوەنەری بێ و کە شارەزایی باشتر بێت جیاوازتر یعنی لە هەمان شوێنە مەسەلەن لەو لۆکەشنانە کە شوێنێکی تایبەتە و بەناوبانگ بەتابێت لە سلێمانی و لە شوێنەکانی ترا ئەم لۆکەشنە جوانانە هەیە سیرەکەی دوو فۆتۆگرافەر ئیشی تیاکەن یەکێکیان شێوازی زاویە و بەکارهێنانی کامێرەکەی بڵێن شێوازێکی تری جوانتر و ینی بەسەلیقەترە بەس کەسێکی کەش هەل هەمان شوێنە فۆتۆگرێ ئەو جیاوازترە لەوە چێ شتێکی هەڕەمەکی بێ و ئەمانە بێ ینی بەڕاستی پێویستە بزانی چۆنی بەکاری بێنی و هەموو کەسێکیش بەڕاستی ناتوانێت ببێتە فۆتۆگرافەر چونکە بەڕاستی فۆتۆگرافەر ئینسانێک ئەبێ ینی شارەزایی تەواوی هەبێ لە ڕووی ئەکادمی وە زایدن ئەبێ تێکەڵی خوێنت بێتەوە ینی ئەبێ هەموو عەقڵ و هۆش و بیرت لەسەر ئەو فۆتۆگرافیە بێ خۆلیای ئەو ئیشەبی بەڕاستی ئەگەر تۆ وانە بیت نەجاحەت نایێنێ ئەو ئیشەی تۆ و ئیشێکی جیاواز و تایبەت ناکەی کە من بە دڵی تۆ بیکەم ینی تۆیە کە لەوە چێ ئەجیزەی لە ڕووی مۆبایلەوە وەکو پێشتر خۆت ئاماژە پێەیە کوالیتی کامێرە و شتوانە لە بەردەسەیە کە تۆی بە من ئەڵێ من ئیشێک بۆ تۆ بکەم بەڕاستی ئەبێ من زۆر زۆر جیاواز بم لەوەی کە خۆ دەیکەی یعنی تۆ بۆی پەنا بە من نەگری کە من جیاوازترم کە من بەسەلیقەترم کە من مەسەرەن ئیشێکی تایبەتر و جوانتر بووەکەم بەوەی کە تۆ خەیاڵتە بینینە هوەرێکە لای ئێوە جیاوازە ئێوە پێوا بێکاری مەیدانیش دەکەن دەچنە دەرەوە بۆ شوێنەکانی ئێستا بە جۆرێک لەم چەند ساڵی دوایە زۆر بووەتە باو تا چەندێک بۆ فۆتۆگرافەرەکان ئەمە کار ئاسانی کردووە یاخود ئەرکی گران کردوون کاتێککە لە دەرەوە ئەو وێنانە دەگرن وەڵای ڕاستیەکەی ئەمە تەمان لۆکیشنی ئەمە لە زۆربەی شارەکانە هەیە بەدەر لەوەی بڵێن لە دەرەوەی سلێمانی و بڵێن هەولێر و ئەوانەوە تۆزێ بۆ ئێمە یعنی ئەگەر لە ڕووی بزنە زۆ بیری لێکەینەوە لەسەر کەسی بەرامبەر زیاترەکە لە بەرەوەی خۆتان جەنابتان لە هەڵەبجە کار ئەەکەن ئۆفیسمان ئەوێ ئەمە بەڵام وەکو لۆکیشن فەرقی نیە سلێمانی هەڵەبجە و بۆ ئێمە و دەوروبەریان
بۆ ئێمە هیچ فەرقێکی نییە لەگەڵ ئەو کەسانی خوازیاری وێنەگرتنن لە لای ئێوە کە هەر لە هەڵەبجۆ دێنە سلێمانی یاخود یان بۆ لای خوازیارانی سلێمانی هەردوو لا هەمانە هەم لە ڕێگەی پێیجەکانمانەوە کەسی بڵێن هەر لە سلێمانی ئەژین لێرەیشیان بۆکە هەنێکیشمان هەیە ڕاستیەکەی لەبەر نەبوونی لۆکیشن لە هەڵەبجا یەن بۆ سلێمانی ئەڵێن ئێمە لەبەری ئیشەکەمان جیاوازتر و تایبەتر بێ ئەچینە لۆکیشنی سلێمانیەوە بەڵە هەڵبژاردننی شوێنەکان و لۆکیشنەکانتان چۆنەکەن ینی بەخواستی ئەو کەسەیە کە وێنەکە ئەگرەیان ئێوە بۆیان دیارەکە وەڵی ڕاستیەکەی زۆربەی کات ئێمەی چونکە هەنێ بکوزاوای پەیوەندیمان پێوەکەن ئەڵێن ئێوە کوێتان پێ بەلاوە جوانە ئێمەش بەپی جلوبەرگ بەپی بۆنەکە مارە بڕین بێ یا گواستنەوە بێ عزیزی مەسەنە ڕەنگی سپی کوێ بۆ جوانە جلی کوردی کوێ بۆ جوانە ئەوانە ئێمە تر خۆمان ڕێیان بۆ دانێ بەس هەنێک کەزی خۆی شوێنێکی بینیوە ئەڵێمە حەزەکەین لەو شوێنەوە ڕسمە بگرین ئێمەش بە دڵی ئەوانەکەین ئێتر لە خزمەتیان سەرکەوتوو بن چین وەکو ئەوەندەی تێکشتم زیاتر بۆ بابەتی هاوسەرگیری و ئەوانە ئێوە ئەو مامەڵان دەکەن وەکو ستاف ئێوە کار دەکەن یاخود ئامادەکارەکانی ئێوە چین لە ڕووی وێنەگرتنەوە ستافەکەت لە چی پێک دێت کاتە دەچنە بەڵێ ئێمە ستافێکی کاملین 6 کەسین بەردەوام 2 تا 3 کەسمان لە ئۆفیس بەردەوام ئیشەکەین و 3 کەسێکیشمان لە کاتی دەرچوونی بەپی سەنگی ئیشەکەمان ستافین ئێمە هەموو جۆری ئیشەکانەکەین چ ڕێکلامە چ کلیپ وشتی و نەرمەندانە چ بۆنەوە ئاهەنگی بکوزاوەشتە ئەمە فۆتۆ ئەرپیشی خۆمانە ینی هەموو ئیشەکان لای ئێمە ئەکرد لە فۆتۆگرافەریە تایبەتر وەکو کار و بەرهەمی خۆتان ئەگەر فۆتۆتان پێشکەش کرد لە چەند پێشانگا بەشداریتان پێ کردووە لە چه ئاستێکدا بینیتانەتەوە کارەکانی خۆتان وەکو ئەوەی خودی خۆم تایبەت پێشانگا بکەمەوە ئەوم نەکردو چونکە من زیاتر ئیشەکەم لە ڕووی بڵێن ئیشی بۆنیشتی تایبەتە چونکە تەمەەن خۆ دەزانی بۆ ئیشی بۆنەی تایبەت ناتوانانی پێشانگا بکەیتەوە ئیلابێ فۆتۆگرافەتی سروشتی بی یا کۆمەڵی فۆتۆگرافەتی تر هەیە بەڵام بەشداریم کردووە تەبان من لەگەڵ ئەوەشا کە هەر پیشەم ئیشی بکوزاوم شتانەیە هەر لەگەڵ سروشتی شتا بیانی ئەوەشم هەیە فۆتۆشتم هەیە هێورامان و هی هەڵەبجۆ ئەو شوێنانە هەمە لە پێشانگاشتا وەکو بەشداریم کرد بەس وەکو خودی خۆم پێشانگای تایبەتم نیە بەس ئیشاڵا بەنیازم لە ئایندێکی نزیکە کۆمەڵێ فۆتۆی جوانی تایبەت ینی تایبەت پێشانگایە بکەمەوە کە مەسەلەن ئەو فۆتانە تایبەت بۆ پێشانگادانیم لە ژێر ناوێکە ئەوە نیازم بەرهەمەکە دیاری کردووان یاستان وایە بۆ چ بوارێک لە چ لایەنێک و کار خۆم ئەمێ وا بکەم ئستا مەسەن لە مێشکی خۆما هەیە پێشانگایەکی فۆتۆگرافی بکوزاوا بکەم ینی بۆ نمونە بێ ڕاوبۆچوونی کۆمەڵی بکوزاوە دەگرم کە وێنەکانیان عرزکەم تا چەند بەدەستکەوتنی مۆدل لێرە ئاسانە بۆ فۆتۆگرافەرەکان کە دەبینین لە ئەوروپا زۆربەی وڵاتانی بیانی زیاتر با بڵین هەندێک لە وڵاتە عەرەبیەکانیش مۆدل هەیە کەسانی تایبەت دێن بەو جۆرەی کە فۆتۆگرافەر دەوێت خۆیان دەگۆڕێن جلوبەرگ دەپۆشن لە کوردستان تا چەندێک ئەو مۆدلانەی کە هەن لە ئێستا بەشێکی زۆرە بین لە سۆشیال میدیا بەڵام بۆ فۆتۆگرافەری چۆنێک ئاسانکاریان کڕیان چەندێک یارمەتی دەرن بۆی ئێوە ئەرکی فۆتۆیەکانی خۆتان جێبەجێکەن لە سەریان بەڵێ ئەو شێوازی بڵێن فۆتۆیە ڕێککەوتنی نێوان فۆتۆگرافەر و ئەو کەسانەیە بڵێن زیاتر وەکو ڕکلام وایە ڕاستیت بێ ینی تۆ من لەگەڵ مۆدلێکە ئەو ئیشە ئەەکەم بۆ ئەوەیە کە من عەرزی ئیش و سەلیقەی خۆم بکەم ئەگینا وەکو بڵێن ناوی بنی شتێک ناوێکی وانی مەبەستەکەم لەوە بوو تا چەندێک ئەو مۆدلانی کە ئێمە هەمانن فۆتۆ مۆدلن ینی تۆ فۆتۆگرافەرێک چەندێک ئەم ئەگەر تایبەت کچەکان بڵێن یاخود کوڕیشمان هەیە چەندێک هەڵیان سنگێنی مۆدلی ڕاستەقینەمان هەیە ئێمە وەکو فۆتۆگرافەرێک هەڵیان سنگێن و کاریان لەسەر بکەن بێگومان دەتوانین و بڵێن هەیە بەڵێ چونکە ڕاستیت بوێ ئێمە بە تایبەت ئەو مۆدلانە ینی خۆڕسکی کوردەواری خۆمانی ڕاستیت بوێ چونکە ئەم شتێکی عالەمیە ئێمەش لێرە خۆتەزانی ئەو ستایل و شتی فۆتۆوان مۆدلانە ینی لەسەر شێوازی عالەمی ئەویشانەکەنەوە ئەجینا ڕاستیت بێ جوانترین شدەوەی ئێمە کە کوردین جلوبەرگ و کولتور هەموو شتێکی کوردەواری خۆمان بکەین بە مۆدل
ینی فۆتۆی بگرین لە بری عەزیزی و کۆمەڵە شێوازی تری جیهانی کۆمەڵێکی باشیشمان هەیە بە ژووربەرگی کوردیەوە بین هەر ئەوانیش کەلەپورەکان مان هەیە لە ناوچە جارجەکان ئەبینم زۆر بیر لەوە نەکراوەتەوە تاکو ئێستا بەرهەمە کەلەپوریە ڕەسەنە کۆنەکان بهێنرێنەوە ئەو شێوازە ڕەنگە زیاتر ئەوە ئەرکی فۆتۆگرافەرەکان بێ ئەو مێژۆ بە زیندوی بێڵنەوە وەکو کارە مێژوویەکان پێت وایە نەک جەنابەت هەر خۆت ئامی فۆتۆگرافەرەکان چەند کار کراوە لەسەر ئەوەی بەرهەمە مێژوویەکان زیندوو بهێڵدرێنەوە وەڵایی پێم وابێ تۆزێ لاوازە بەڕاستی بەدای لێبردنەوە ینی من وەکو خۆم خودی خۆم هەمیشە سێرچەکەم هەم ئەوەی کە بیرم بەلای کوردەواری و ڕەسەنایەتی خۆم وهەیە پێشی ئەوروپی و بڵێن عالەمیەکەم خستووە بەڕاستی بەڵامی تر ینی من خۆم تەنها ناتوانمەوە کەم بەڕاستی چونکە ئەوەی کە یەت لای من ئیشەکەکە ئەو ئەڵێ بە ئامە وابێ ئەو وابێ مەسەر من دەڵێم وەرە با بچین بۆ شوێنێکی کوردەواری بەس بەرهەمە با بڵێن بازرگانیەکە بزنسەکە ڕاستە حەقی خۆیەتی و کەسێک کە دێت بەڵام ئێوە خۆتان دەبێ دواتر مۆدێلی ترتان هەبێ و بچن بۆ جۆرەوانیان چون بەڕاستی کەسێک بۆنێکی تایبەتی خۆی هەیە ڕەنگە مافی خۆی بێ ئەو ڕۆژۆ تایبەتی خۆی بەکار نهێنێ لە بابەتێکی تر تا حەزم کرد پرسیاری ئەوە بکەم فۆتۆگرافەرەکان کاتێک کە زۆر دشنە دەرەوە باسی لۆکیشنمان کرد بەڵام هەڵبژاردنەکەشی هەروتان خۆتان هەڵی دەبژێرن بەڵام تا چەندێک ئاسانکاری هەیە لەلایەن ئەو شوێنانێکی ئەو سەردانیان دەکەن تەنها شوێنە گشتیەکان دەتوانن بڕۆن یاخۆت شوێنی کۆمپانیان شوێنە بازرگانەکانیش دەڕۆن هەڵبژاردننی و شوێنان لەلایەن ئەو کەسانەوە چەند ئاسانکاری بۆ دەکرێت بۆ ئێوە کە ڕێگەتان پێ بدەن لە شوێنەکان وێنان بگرن لە هەڵەبجە بێ یا لە سلێمان بەڵێ ڕاستیەکەی خۆتەزانی وەکو شوێنێک کە تایبەت بێ بە فۆتۆ نییە ئەوە کەم لەوە چ هێنە شوێنە بێ کە دابین کراوێ بۆ ئیشی فۆتۆیی ئەوە تۆزێ کەمە بەڵام ڕاستیەکەی ئێمە لە کۆمەڵێشتی حکومی و بینا و دام و دەستگای حکومی و مەسەلەن مەکتەبە خەسەخانەیە کۆمپانیایە ئەم شتانە هەیە کە دیکۆر و لۆکشنێکی جوانیان دروست کردووە ئێمە ینی ئەوانە بەکارێنین بەڵامی تر مەسەلەن شوێن تا شوێنیش فەرقی ئێستا بۆ نمونە لە شاری هەڵەبجە کۆمەڵی لۆکیشنی جوانمانەیە بەڵام بە گشتی ئێمە لۆکیشنمان تۆزێ بەڕاستی زەعیفە لە هەڵەبجە بەڵام هەنێ لۆکیشنی جوانمان هەیە مەسەلەن مەکتەبە خەسەخانەیە هەر شتێکی ئەوانە ینی تۆزێ ڕێگریەکەن بەڕاستی لە بەردەمانە بۆ ئیشی فۆتۆیی چونکە ئێمە پێیان ئەڵێن بە بەڕێبەروشتەکان ئەڵێن کاکە ئێمە بڵێن لەم شارە ئەم شوێنە شکە بین لە ڕی فۆتۆیە ئەمە وەکو خزمەتێک وایە بەڕاستی من بکوزایە بەرەم ئەو شوێنە ئیشی بۆ بکەم خزمەتە بە بکوزاوەکە نەک بە من تر بۆیە ئێمە پێیان ئەڵێن بەس هەنێجار بەڕاستی ڕێگری مالیەکەن هیوادارم مەسەرەن ئەو یارمەتیمان بن سندیکا چەندێک یارمەتی دەری ئێوەی لە بوارانەیە سندیکا بڕوا ناکەم تەداخلی ئەو شتانە بکات چونکە تا ئێستا نەمبینیوە نەمبیستووە سندیکا خۆتان دەچنەوە لایەن یا هەر ئەوان نهێنە لای ئێوە بەڕاستی ئێمە ناتوانین بڵێن داوا بکەین لە سندیکا چونکە لەوە بە ئەرکی خۆیانی نەزان من بڵێن بە سندیکا تۆ یارمەتیم بەبا لەو خەستخانە لەو مەکتەبە منیشی فۆتۆیی بکەم ئەمە ڕاستەوە خۆل لەگەڵ بەڕێوبەری ئەو شوێنە قسەکەین ئەتر زۆر جار مەسەلەن ئەڵێن ببوورە ناتوانن ئەمانە بەڵام هەنێ جاری ژارمەتیان یاین بەس ئەوەی کە ینی بێخەم بین لەوەی کە من لەو شوێنە ئیشەکەین بەڕاستی ئەو خەمەمان هەرهەیە بەڵێ ڕەنگە زۆر هۆکار هەبێت ڕەنگە با بڵێن سنووری کەسێتی یانێ کەس ببەزێنرێ بەڕاستی بابەتی وێنەگرتن هەندێک تایبەتمەندی خۆشی هەیە ڕەنگە هەندێک جێگەهی ئەوە نەبێت کە بهێڵدرێتەوە لە فۆتۆیە ئەوەی ئێوە ئاماشتانە کاری بۆ بکەن پێی بگەن لە داهاتوە چییە زیاتر لە ڕێگەی فۆتۆکەتانەوە دەتانوێت چ چیرۆکێک بگەێن ڕاستیەکەی من هەمیشە مەسەلەن هەمیشە وا هەستەکەم بەو ئامانجی خۆم نەگەشتم لەم بواری خۆمە هەنی بەردەوام ڕۆژانە هەموو بەیانێک هەڵەسم ئەچم بەرەو ئیشەکەم وا هەستەکەم ئەبێ ئەمڕۆ شتێک هەنگاوێکی گەورەتر بنێم لە دوێنێ ینی هەمیشە حەز دەکەم بەرەو پێشەوە بچم هەم لە ڕووی ئیشەکەم و شارەزایی خۆمە هەم لە ڕووی ئەجیزەوە بەڕاستی ینی لە ئەمڕۆیە ئەجیزەی فۆتۆگرافی ڕۆژ بۆ ڕۆژ کوالیتی ترە بێ ینی تۆ ناتوانانی مەسەرەن لە یەک ئەجیزە خۆ بێڵی تۆ چەند ساڵێک بەکاری بین سیرەکەی ساڵانە ڤێرژنی نوێی ئەو ئەجیزەیە مۆدلی تازەتریە مۆسەفاتی تازەتریە تۆ ئەگەر فۆتۆگرافەر بی و پیشەت بێت و بتەوێت ئیشێکی جیاواز بکەی بەڕاستی بۆ خەڵک و دڵی خەڵک خۆشکی بەڕاستی ئەبێ ڕۆژانە ئەبدیت بیتەوە ئەفو بڵێن ساڵانە بێ ئەبدیت بێتەوە لە ڕووی
هەم خۆتەوە شارەزایی خۆت هەمیش لە ڕووی ئەجیزەوە دوایە ئێستا ئیمکانێت و ئەجیزەی مەبەست لە کامێرە و پێم وابێ بابەتی ئیناڕە ئەمانەیە کوردستان لە چ ئاستێکدا توانێتی ئەو ئەجیزە مۆدرن و باشانەی کە هەیە کە لە ئێستادا دروستەکرێت لەگەڵ مۆدلەکانی ساڵا بڕوات تا ئەو ئێستا فۆتۆگرافەرەکانی مەگەیشتونەتەوە بەتەئکید نەک هەر لە ڕووی بڵێن کامێرەوە خۆتەزانین جیهان هەمووی خەریکێکی کردوێتەوە لە ڕووی پێشکەوتنەوە مەسەلەن مۆدێلی سیارە بێ هەر شتێک بێ لە هەموو وڵاتێکە لەو ساڵە و لە ئێستا 2023 سیارە و کامێرە هەموو شتێکی 2023 هەیە بۆیە بەڵێ هەیە بەڵامتر ئێمە بەپێی ئیشی خۆمان مەسەلەن لەوە چ کامێرەیەک لە وڵاتێکی کەی پێشکەوتو هەیە بۆ ئێمە زەرور نەبێ و کامێرە بۆیە نایێنین ئەجینا ئەتوانین ئەویش بێ ئەوەی پێویست بێ هەیە ئەوەی کە زەرورە و ئەوانە پێویست بێ هەم ئێمە لە بوارەکەی خۆمانە بەدەستمان خستون ئەگەر چەند زانیارێکی سەرەتاییش بێت کاک بەختیار پێمان لە بۆ شوازی وێنەگرتن بۆ ئەوانی کە بیسەرمانن بینەرمانن تۆ چیان پێڵێ ئەگەر کەسێک بێ وێنێک بگرێت چۆن دەتوانێت وێنێکی گونجاو بەڵێ وەڵی ڕاستی ئەبێ ئەو کەسی کە حەزی لە ئیشی فۆتۆیە تەبانە بێ حەزێکی هەبێ لێ ینی خولیایەکی هەبێ چونکە ئەگەر ئەوە نەبێ سەرکەوتو نابێ ئەوانێک کە حەزیان لێ بەڕاستی پێم باشە دەورات و شت ببینن سەردانی کەسانی ئەکادیمی و شارەزا بکەن لەوانەوە زانیاری وەربگرن ئەتر ئەوان ئەتوانن بچەکەنەوە فێربوون بەڵێ من لە ڕێگەی چەند ڕێکخراوێک لە هەڵەبجە هەبووە تاوان وەکو خودی خۆم بە شخصی خۆلم ڕانەگەیاندووە بەڵام لە ڕێگەی ڕێکخراوەکان و داوایان لێ کردوم چەند خولێکمان کردوێت و خولی سەریحیش نەک ئەوەی مەسەلەن لە ڕووی زانستی و وردەکاری ئەوانە نەک لەوانە بەس لە ڕووی ئەوەوە کە ئێمە واکەین لەو کەسە یەکسەر بنوێت لە کامیرک و بڕائیشی خۆی ئێتر خۆلمان کرد و هەفتانە و 2 هەفتە و ئەوانە ڕۆژانە سەعات و 2 سەعات لە بەعەمەلی بە نەزەری سپاس بۆخوا ئەوانەی کە فێرخوازم لە ئێمە زۆر زۆر باشی تەنانەت هەشیانە بۆ بە فۆتۆگرافە ئێستا هەر لە شاری سلێمانیا لێرە کەسێکی بەناوبانگ هەیە کە فۆتۆگرافەرە مەسەنە لای من خولی بینی ینی کەسێک بووە یەک هەفتەش ینی بەشداری ئەو خولێ کردووە لێرە هیچی کرد لە مستەوەرێک ئێستا سەر بەخۆ ئیشەکانیشی ینی بڵێم لەوە لەوەی منیش جوانتر مای دڵخۆشی هەمیشە قوتابیش لە مامۆساکی باشتر دەچێت هەر دووبارە سەرکەوتنی مامۆساکەیەتی سەرکەوتوو زۆر خۆشحاڵم کە جەناب لەگەڵمان بووی کۆتای پرۆگرامەکە ئەگەر شتێک ما بێ من نەمپرسی بێ حەستان کرد بە باسی بکەن کاتە بەخشم بەیەوە قوربان وەڵایی بەس دەستخۆشی و سپاسمانی بۆ ئێوە بۆم دەرفەتە بەڕاستی زۆر زۆر خۆشحاڵ بووم لەم کەناڵیەوە ئیشەڵا هەمیشە سەرکەوتووە بن زۆر سپاس سەرکەوتن بۆ ئێوەش زۆر خۆشحاڵ بووین بە پرۆگرامی ئەمڕۆمان لەگەڵ کاک بەختیار کەمال هیوادارم کە ئێوەش سوتان بینی بێ و جارێکی دیکە بەخێر بێ سپاس بۆ هاتنتان کاتێکی خۆش بۆ جەنابەت